ئێمە بۆیە ئەم دارە ناو دەنێن داری ئازادی ئەم دارە پێشکەش بە ڕۆحی سەردەشت ئەوان ئەگەر فیشک بەدەمی ئێمەوە دەنێن ئەوان ئەگەر ئێمە تیرۆر دەکەن ئێمە لە بەرامبەردا دار دەچێنین چەند ڕۆژنامەنووس و چالاکوانێکن بۆ یادی 12 ساڵەی تیرۆرکردنی سەردەشت عوسمان لە پارکی ئازادی شاری سلێمانی کۆبوونەتەوە. کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا لە مەترسیەدا دوای 12 ساڵ لە تیرۆرکردنی سەردەشت عوسمان ڕۆژنامەنووس و چالاکەوانان بێهیوان لە دادگاکان و دەسەڵاتی دادوەری بۆ ئاشکراکردنی بکەرانی ئەو تاوانە و بە سزاگەیاندنیان. لە هەرێمی کوردستان ناتوانین بڵین کە ڕۆژنامەنووس چاوی لە دادگاکانە بۆ یەکلاییکردنەوەی کەیسەکان لەبەرەوەی ئەو دادگایانە دادگای سەربەخۆری لە هەرێمی کوردستانە دادگاکان لەژێر سەیطرەی حزبدان هەمان ئەو حزبانەی کە ڕۆژنامەنووسەکان تیرۆر ئەکەن وا لە ناو دادگاکانە داواکاری گشتی ئەبێ بە داکۆکی کار لە هەمان ئەو دەسەڵاتەی کە تاوان بەرامبەر بە ڕۆژنامەنووس ئەنجام ئەدا و ئەبێ بە داواکار بۆ دەسەڵات نەک بۆ گەڕانەوەی مافی خەڵکو بۆ گەڕانەوەی مافی ڕۆژنامەنووسان بۆی ناتوانین بڵین لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووس بۆ یەکلاییکردنەوەی کەیسەکانی پشت بە دادگای ئەبەستێ. ئەمە لە کاتێکدایە کە ماوەی ڕابردوو دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەڵامی ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ ڕایگەیاندبوو کە دادگاکان سربەخۆن و حکوومەتی هەرێم دەست لە پرۆسە یاساییەکان وەرنادات. ڕێکخراوەکانی تایبەت بە پاراستنی مافی ڕۆژنامەنووسان ئاماری مەترسیداریان لەسەر بەرزبوونەوەی حاڵەتەکانی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمار کردووە. بە شێوەیەک سنتەری میترۆ تەنیا لە ساڵی 2021دا 233 پێشێلکاری بەرامبەر 206 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی لە هەرێمی کوردستان تۆمار کردووە. کاتێک جەلاد و ترسنۆک و دژە ئازادی و دژە قەڵەمەکان دەبینن کە ساڵ بە ساڵ و ڕۆژ بە دوای ڕۆژ ڕۆژنامەنووسان شەید دەکرێن بێ ئەوەی کەس لیان بپرسێتەوە لە هەمان کاتیشدا دادگا ئاسانکاریان بۆ دەکات و دەربازیان دەکات و سیناریۆی بێتامیان بۆ دادەڕێژێ ئەوانیش سڵ ناکەنەوە لە کوشتن تاوەکو ئێستاکە ئەو عقلیەتەی سەردەشتی شەید کرد ئەم عقلیەتە بەردەوامە لە تیرۆر بەڵام بە فۆرمێکی تر ئەگەر تا دوێنێ تیرۆری فیزیکی دەکرد و گولەی دەنا بەدەمی سەردەشتەوە بەڵام ئەمڕۆ سەیدەکەی شێروانی و هاوڕێیەکانی و هەموو ئەم ڕۆژنامەنووسانەی تر کە ئێستا لە زیندانن ئەمە بە جۆرێکی تر تیرۆر دەکرێن واتە بە فۆرمێکی تر. ڕای زۆرینەی ڕۆژنامەنووسان وایە ئاشکرانەکردنی بکەرانی پشتیرۆری ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کەسانی ناو دەسەڵات خۆیان لە پشت ئەو تیرۆرانەوە بن. هەڵمەتێکی پاکردنەوەی ئەم ناوچەیە دەست پێ دەکەیت بۆ ئەوەی کە ئێمە نیشانی دەیت ئەوان ئێمە گولە بە ئێمەوە دەنێن بەڵام ئێمە ژینگە دەپارێزین. بەپێی راپۆرتێکی دەستپێشخەری جیهانێکی ئارامتر بۆ ڕاستی کە سێ ڕێکخراوی جیهانی ئامادەیان کردووە نایشارنەوە کە پێدەچێت تیرۆرکردنی سەردەشت عوسمان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ئەنجام درابێت. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.